طبعا بەداخەوە لەم کاتەدا کە ئەبینین کارەساتێکی تر ڕوئەیە کارەساتێکی سروشتیە بەڕاستی ئەو سیاسیش لە هەمان کاتدا کە سەیرەکەین تورکیا دەستی کردووە بە تاڵانکردنی سەرۆتێکی نیشتیمانی و سامانێکی سروشتی کوردستانەکەمان کە ئەویش بڕینەوەی دارەکانە یعنی ئەوە تێکدانی سروشتی کوردستانە لە ناوبردننی سامانێکی سروشتیە و هەروەها تێکدانی ژینگەی کوردستانە یعنی کە سەیرەکەن ئەو هەموو دارە یعنی بێویژدانانە کەوتۆتە گیانی ئەو دارانە هەمووی لەت و پەت کردووە هەمووی بڕیوەتەوە یعنی هەمووی لە ناو بردووە بەڕاستی هەمووی لە ناو بردووە و تاڵانیشی ئەکا ئەیبات بۆ ئەو دیوی خۆی ینی بۆ سوودی لێبینێ ئیتر ئەمە مەبەستێکە کە بڵێ من سیادەم هەیە بەسەر کوردستانە خۆی بڵین بە وڵاتی خۆی ئەزانێ داگیری ئەکە ها من ئەتوانم و کەسیش بۆی نییە قسە بکە بەڕاستی کە ئەبینە سێرەکە کوردستان بێخاوەنە یعنی کەس هەڵ نایە ئەو تێمە حکوومەتەکەمان هیچ جوابێکی نییە تا ئێستا بۆ ئەو هەڵوێستەی تورکیا یعنی بەڕاستی ئەمە کارەساتە ئێمە زۆر دەمێکە هاوار ئەەکەین کە ئەو کاتە خەممان بوو کە ئەسووتا یعنی ئێمە ئەزانین ئەوە تورکیا بەردەوامە پێش ئەم کاری بڕینەوەی دارەکان و تاڵانکردنی بردومانی سنوورەکانیە کرد چەند پاساوێک ینی چەند بڵین بیانوێکی بێپاسا و بەهۆی بوونی ئەلەساس گەڕیلا و پەکەکە و ئەمانەوە ئەو شاخانەی هەموو بردومان کرد هەمووی سووتان دەکانی کاول کردین ئێستا ئینجانۆرەی ئەمەیە کە دارەکان ببڕێتەوە بڵین تاڵانیکە بەڵام سێرەکەین لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکی نییە هیچ ناڕازایەتێک دەرنابڕێ یعنی سێرەکەین ئەم داگیرکاریە بەردەوامە ئێمە هەر لە زووەوە ئێستا لەبینی کە لە نهایەتی هەفتاکان و بیدایەتی هێشتاکانەوە ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ ئەو کاتە سەیری کرد یەکەم شت کە دەستی پێکرد بڵین دابەزینی لادێنشینەکان بوو بۆ ناو ئەو ڕاگواستنیان بوو بۆ ناو شارەکان و بڵین تەعویزی ئەیانێ بۆی ئەو لادیانە نەمێنێ بۆ ئەوەی ژێرخانی ئابووری کوردستان بڕوخێنێ بەڕاستی کشتتوکاڵی لە ناو برد یعنی سێرەکەن ئەوانە یەکەم شت بۆ دەستی پێکرد دوای ئەوە اینجا دەستی پێکرد بە ئەنفالکردن و بۆ توانەوەی بڵین شۆڕش و لە ناوبردنی شۆڕشی کورد لەو کاتەدا سیرەکەین دەبوو بە ئەنفالکردن و کیمیابارانی هەڵەبجە و تێکدانی ئەو هەموو 4,000 زیاتر لە گوندەکانی کوردستان یعنی ئەمە بۆچی بوو ئەمە بوو ئەوە بوو یەک شۆڕشی لە ناوبرد دوو کە توانی بڵێن ژێرخانی ئابووری کوردستان بڕوخێنێ یعنی دایتە پێێنێ بەڕاستی کشتتوکاڵی لە ناوبردیەکانمان نەما یعنی ئەمانە هەمووی زەرێک بوو کە کوردستان کردی بەڵام سێرەکەی لە دوای ئەو حملەی ئەنفالانەی کە کردی سێرەکەی هەر بەردەوامن یعنی ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو دوا ئەڕۆین سێرەکەی بڵین دارستانەکانمان لە ڕۆژ لە ڕۆژ بەرەو سووتان و نەمان ئەچێ کشتتوکاڵمان بەرەو لە ناوچوون ئەچێ سێرەکەیەوە تا فەلاحەکانمان جوتیارەکان گەنمەکەن حکوومەت وەری ناگرێ حکوومەت ئەیەن بە حکوومەتی بەغا حکوومەتی پارەکەیان نایەتێ یعنی خەریکە ناومێد دەبێ بەڕاستی جوتیار ئەوەی تر سێرەکەی تەماتە و خەیار و نازانم چی بەرهەمێنێ سێرەکەی پارە ناکابووی یعنی هەمووی زەرەرە یعنی بەمای خۆی هەڵناسیتەوە لەبەرەوە هەیە هەر لە داخە لە ناوێ باکەەوەش غڵەتێکی ترە بەڕاستی کە جوتیارەکانمان نەکەن یعنی سێرەکەنی ڕۆژ بە ڕۆژ کشتتوکاڵمان بەرەو خراپتی ئەڕوا یعنی سروشتەکەمان خەریکە لێ تێکەچێ یعنی کەسیش هەڵوێستێکی نییە یعنی بەڕاستی ئەمە ژینگە پارێزی یعنی هەر کاری من و تۆ و ژینگە پارێزان و ژینگە دۆستان و ئەمانە نییە ژینگە سنووری نییە ژینگەی هەمومانە یعنی ئەبێ لە هەموو تاکی کۆمەلگا لە گەورەوە تا بچووک لە هەوڵابین بۆ پاراستنی ژینگە بۆ پاکخاوێن ڕاگررتنی بۆ پاراستنی سروشتی کوردستان بۆ ئاوەدانکردنەوەی لادیەکان بەعکسەوە حکوومەتە بۆ لادیەکانی ئاوەدان کردێتەوە حسابی لادیەکان وابێ کە خەڵکەکەی بگەڕایەتەوە بۆ ئەو لادیانە بۆ یعنی ژیانی گوندنشینانی وا خۆش بکردە کە بیان توانایە خەڵک حەزی لێ بکردایە بەڵام سێرەکەی ڕۆژ بە ڕۆژ خراپە ئەوە تا سامانی ئاویمان بەرەو کەمی ئەڕوا مالیات وانە ئومێدوین لە حکوومەتەکەمان و لە دەسەڵاتی هەرێمی کوردستان کە هیچ شتێک بە دوور نازانین لەوانەیە چۆن ئەو تۆ بچی بی سامانی نەوتیهی عنی چەندنەوەی دوای خۆمانە ئەو بچێ بیفرۆشیە و عنی ڕێکوتن لەگەڵ حکوومەتی تورکیا بکە کە ئەم تاڵان فرۆشی ئەم نەوتۆ بکە و ئەم سامانەی کە هی بەس ئەم منەوەیە نییە هیچ چەندهان وەچەی دوا هاتووە یعنی سێرەکەی ئەو بکە لەوانەیە ئەوێکی لەوانەش بێ یعنی سێرەکەی شکەکەی بەڕاستی کە ڕێکوتن هەبێ لە بینیانە ئەم هەموو گوندە کاول کرا سەر سنوورەکانمان ئێستا ئەوە تا هەمووی سوتا خەڵک هەمووی بەجێ هێشت ئێستا لەگەڵ ئەوەش ئەبڕێتەوە ئەی تۆ نابێ مووقفێکەوێ ئەگەر تۆ خۆت ساحێب ماڵبی یعنی بەڕاستیم لەواکی خۆیان
خۆیان بە سەحێب ماڵ نازانن هەرکو میوانێک حساب بۆ خۆیانەکەن کە لەوانەیە لە وەختێکا بڕۆن بێگومان خۆ دیارە ینی چۆن ئەفرینی تاڵان کرد ئەو دارزەیتونانەی هەموو بڕیەوە دارەکانی هەر هەبدانەکانی بە ساغی و کوزانیمان کە بردی ینی بردی بۆ وڵاتی خۆی ئەمیش عینە شتە تۆ ئێستا هەموو دارا بڕێتەوە ینی ها من داگیریەکەم باینی خۆی زانێ و کەسیش بۆی نیە قسە بکە دوێنێ بڵێن هەتاکوونە ساڵانی پێشوو بوو بە با بڵین دوێنێ بەردمانێک کردو ئەی سووتان و هاتبوو چەند کیلۆمەترێک هاتۆتە ناوەوە ئێستا داڵەکان ئەبڕێتەوە تاڵانێکە سبێنێتە پێشترەوە زیاتر و ینی بەرەبەرە ینی خطوە بە خەتوە ئەم داگیرکاریەکەی زیاترەکە بە حکوومەتی بەخش بەڕاستی دەوری هەبێ ینی کە حکوومەتی کوردستان هیچی پێ ناکرێت حکوومەتی بەغاش ئەبێ بێتە سەرخەت یعنی ئەم داگیرکاریە کە ئەوە تا لەولاوە ئێرانە عینە شتی کردووە چاو لە تورکیاکە تورکیا لەولاوە دارەکانە بڕێتەوە ساوتاڵێن دڵنێکەیاڵێن لە سنووری پێنجێنیش ئێرانیش دەستی کردو بە دار بڕینەوە دارەکانی سەر سنوور ئەبڕێتەوە ئەوش عینە شتە لەولاوە ئەو ئاوەگرێتەوە ئەو بڵێن پرۆژێ گاپی دروست کرد کە ئاوەکانی سەر عێراقکە مەکاتەوە ئەو ئێران لەولاوە عینە شت ئاوی ئەڵوەنی وش کردووە سیروانە عینە شتە یعنی ئەمانە هەموو بەڕاستی کارەساتن یعنی ئەیانەوێ ئاومان لێ ببڕن و خەریکە هەواکەشمان لێ ئەبڕن یعنی ئەمانە هەمووی داگیرکاریە یعنی تەکمیلەیە کە بەڕاستی ئێمە لەوە پێش بڵێن کە ڕژێمی بەعس داگیرکاری ئەکرد و ئەویست کوردستان پشێوێنێ و کوردستان داگیرکە ئێستا ئەوەی کێ بۆی تەواوەکە ئەو تا تورکایە و لەولاوە ئێران هەر هەمویان بەیەکەوە چۆن بڵێ گەلە کۆمەیەکەیەکە لە کوردستانی ئەکەن هەرێکەی لە لای خۆیەوە کوردستان بە ماڵی خۆی زەنە و داگیریەکات و کوردستانێکی بێخاوەن و بێکەس یعنی ئێمە داواکارین ناوی هەموو ژینگە پارێزانەوە حکومەت ئەبێ هەڵوێستێکی هەبێ بەڕاستی حکومەتە ئەمە وەزیری کوشت و کاڵە ئەمە وەزیری سیاحەیە ئەمە بڵێن گەشت و گوزارە ئەمە وەزیری سەرچاوی ئاوی و ئەمانەیە هەر هەمویانە بەڕاستی پەرلەمانە پەرلەمانتارەکان چۆن عنی قبوڵیەکەن بەڕاستی یعنی ئەوان پەرلەمانتارن یعنی دەورێکیان هەیە چۆن قبوڵەکەن وڵاتەکەمان ئاوا تاڵان کرێ ئەو سروشتی ئاوا پشێوێنرێ ئەوان ببێ مووقف بن یعنی ڕاستە چەند هەوڵێکەیە بەس هیوادارین ئەو هەوڵە نەبگە بە ئاماچ ینی لا هەوڵا بن بە جددی بەڕاستی بێنە سەرخەت ینی سەر حکومەت سەرۆکی هەرێم ینی ڕاستی ئێمە بینی لە بەعزی شوێنێکە ئەڵێن دار کوردستان سەوز دەکەینەوە دارە ڕوێنی خۆی کوردستان سەوزکردنەوە یا سەوزکردن و زیادکردنی ڕۆبەری سەوزی هەر بەوەنێت تۆ دارێک بڕوێنیت و لەبەر کامیرە ڕسمە بگیرە و ڵاوکرێتەوە ژینگە پارێزی و سەوزکردنی کوردستان بەوا بێتەوە بەردەوام ئەو سەوزایی کە هەتە بیپارێزی شەک تۆ هەر نییە دار بڕوێنی تۆ بێ ئەوەی کە هەتە بیپارێزی و خزمەتی بکەیت من دارێک ئەگەر ئاوی نێم بڕوانەکەی زۆر ئاسانە ئەی خزمەتکردنەکەی ئاودانەکەی وەڵام ئێمە دارستانە سروشتەکانوان وەڕاستی لەژێر هەڕەشاوتە دارستانە سروشتەکان کەنە خزمەتیان نەوێنە هیچیان ئەوێ ئەوەتە کاولێکە تورکیا کە خۆتەی ئەچی سیرەکەی یەک پارچە هەمووی سەوزاییە ینی نەبەکی لە داری کوردستان کەوتونە لەوهی باشوور و نە لە هی ڕۆژ ئاوا یعنی یەک پارچە ئەوێ سەوزاییە بەڵام چاوی بۆ سەوزایی لە کوردستانە سیرەکە هەڵنایە ئەمە ئەگەرمە بەسی داگیرکاری نەبی هیچ بەستێکی تری لە دواوە نییە.